سڵاوتان لێبێ حاوڕێیان خۆشحاڵم کە لەم ڤیدیۆدا هاتمە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست. يمشي الكرة للدون، كرة من كريستيانو، يرجع الكرة رونالدو، حاط الكرة والهدف الأول، 1-0 للدون، 1-0 للصاروخ. کریستیانۆ ڕۆناڵدۆ بە شێوەیەکی گشتی کەس نییە لەم جیهانەدا نەیناسێت. لەم کۆتاییانەشدا لە ساڵی 2018 تا ساڵی 2019 کریستیانۆ 30 ملیۆن دۆلاری بردەوە، بەڵام زۆری نەمان ئەوە نازانین کە سەرەتای ژیانی ڕۆناڵدۆ لە ماڵێکدا بوو کە لە تەنەکەی شکاو دروستکرا بوو. لە ڤیدیۆ ئەمڕۆدا بە وردی ئەوە دەزانین کە ڕۆناڵدۆ هەر لە سەرەتاوە تا ئێستا چۆن و لەکوێوە هاتووە، بەڵام سەرەتاوەکو چاکیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک. پشگیریمان بکەن بە لایکردنی ڤیدیۆکە و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵک بکەن. فەرموون ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. کریستیانۆ ڕۆناڵدۆ لە مانگی شوباتی ساڵی 1985 لە شارێکی پرتوگال لەدایک بووە. کاتێکە لە سکی دایکیدا بووە باوکی ویستویەتی لەبار ببرێت، بەڵام دایکی سوور بووە لەسەر هێنانە دنیای. هەر بۆیە زۆرجار ڕۆناڵدۆ بە دایکی دەگوت بەداخەوە خێزانەکەم هەرگیز نەیاندەویست من بێمە دنیاوە، بەڵام ئێستا من بارودۆخی ئەوان و هەموو بنەماڵەکەشم دەگۆڕم و هەمووشمان بە دڵخۆشی و ئارامی دەژین. بە هەر حاڵ ناوی تەواوی کریستیانۆ ڕۆناڵدۆ دۆس سانتۆسە. باوکی ڕۆناڵدۆ زۆر سەرسام بوو بە ڕۆناڵدۆ ڕێگینی سەرۆکی ئەمریکا، هەر بۆیە بە ناوی ئەوەوە ناوی ناوە. ڕۆناڵدۆ کاتێککە منداڵ بوو لەگەڵ خێزانەکەیدا دەژیا کە دایک و باوک و دوو برا و خوشکێکی هەبوو کە لە هەمویان گەورەتر بوو و ڕۆناڵدۆش لە هەموو خوشک و براکانی بچووکتر بوو. کریستیانۆ ڕۆناڵدۆ هەر لە منداڵیەوە یاری تۆپی پێی دەکرد و ئاڵودەی تۆپی پێ بوو، هەرچەندە کە بچووک بوو بەڵام بە شێوەیەکی زۆر باش یاری دەکرد. هەر لە تەمەنی 8 ساڵیدا چووە یانەی تۆپی پێی ناوخۆی ئەندلۆنا و هەر لەم یانەیەوە ناسرا. دایکی ڕۆناڵدۆ ناوی ماریایە و دەڵێت کاتێک کە ڕۆناڵدۆ بچووک بوو منداڵێکی زۆر گرینۆک بوو، ئەگەر لە هەر یاریک بدۆڕایە یان گۆڵی تۆمار نەکردایە لە ناو یاریگاکەدا دەگریا. ڕۆناڵدۆ بەڕادەیەک ئاڵودەی تۆپی پێ بوو کە زیاتر لەوەی بۆ قوتابخانە بچێت دەچوو بۆ یاریگا و کاتێک تەمەنی بوو بە 10 ساڵ ناوی ڕۆناڵدۆ وەک یەکێک لە ئەندامانی ئەم یانە گەورەیە ڕاگەیاندرا و هەر لێرەشەوە هەلی هاتنە ناو یانەکانی ئێستای بۆ ڕەخسا. بۆ ماوەی 2 ساڵ ڕۆناڵدۆ بەردەوام بوو لەسەر یاریکردن لەم یانەیەدا. ڕۆناڵدۆ ئەوەشی وتووە کە زۆر خەرزاری ئەلبێرتی هاوڕێیەتی بوو ئەم سەرکەوتنە، چونکە هەردووکیان لە هەمان یاریگادا یاریان دەکرد. تا ڕۆژێک هەردووکیان چوون بۆ یانەی فەرمی سپۆرتینگ لە ژبوون لە پرتوگال تا هەردووکیان لە هەمان یانە یاری بکەن، بەڵام ڕۆژێکیان بڕیاردرا باشترین یاریزانی تۆپی پێ لە وڵاتدا هەڵبژێرن و دادوەرەکان گوتیان ئەو کەسە هەڵدەبژێرین کە دەتوانێت زۆرترین گۆڵ تۆمار بکات و لە ئاکادیمیای تۆپی پێناوی تۆمار دەکرێت. تیمەکەی ڕۆناڵدۆ بە 3 گۆڵی بێ بەرامبەر بردیانەوە. ڕۆناڵدۆ گۆڵی یەکەمی تۆمار کرد، ئەلبێرتی هاوڕێی گۆڵی دووەمی تۆمار کرد، هەرچەندە کە دەیتوانی گۆڵی سێمیش تۆمار بکات، بەڵام تۆماری نەکرد تا ڕۆناڵدۆ گۆڵەکە تۆمار بکات و هەلی چوون بۆ ئەکادیمیای نیشتیمانی بەدەست بهێنێت. پاشان ڕۆناڵدۆ پرسیاری لە ئەلبێرتی هاوڕێی کرد بۆچی وای کردووە. ئەلبێرت بە ڕۆناڵدۆی گوت تۆ لە یاریکردندا لە من باشتریت، بۆیە تۆ پێویستت بەم هەلەیە. دوای ئەم ڕووداوە هاوڕێیەتی ئەلبێرت و ڕۆناڵدۆ بوو بە هاوڕێیەتێکی نەمر و تا ئێستاش ڕۆناڵدۆ خۆی بە قەرزاری ئەلبێرت دەزانێت بۆ سەرکەوتنەکانی. ڕۆناڵدۆ ڕێکەوتنێکی لەگەڵ ئەکادیمیادا ئیمزا کرد بە بەڕی 20 دۆلار. پاشان لە تەمەنی 12 ساڵیدا ڕۆناڵدۆ ناچار بوو خێزانەکەی بەجێ بهێڵێت و بڕوات بۆ ئەکادیمیا لە لیشتین بوونەی پایتەختی پرتوگال، هەرچەندە زۆر سەخت بوو لەم تەمەنە بچووکەدا خێزانەکەی جێبهێڵێت. کاتێک ڕۆناڵدۆ تەمەنی گەیشتە 15 ساڵ دایک و باوکی زانیان کە کێشەیەکی تەندروستی هەیە بۆیە بردیان بۆ لای پزیشک و ئەویان بۆ دەرکەوت کە ڕۆناڵدۆ بەدەست کێشەیەکی گەورەوە لە دڵیدا دەناڵێنێت و پێڕاگەیاندن کە بەداخەوە ڕۆناڵدۆ پێویستە چیتر یاری تۆپی پێ نەکات و ڕانەکات، ئەگەر ناپێویستە نەشتەرگەریەکی دڵی بۆ بکرێت کە زۆر ترسناکە و لەوانەیە بیکوژێت. بەڵام ڕۆناڵدۆ بڕیاریدا ئەو نەشتەرگەریە بکات لە پێناو ئەو خۆشەویستە شێتانەی هەیبوو بۆ تۆپی پێ. ڕیاریدا ژیانی بخاتە مەترسیەوە لە پێناو ئەوەی لەسەر ئەم وەرزشە بەردەوام بێت کە ملیۆنەها کەس شەیداین. نەشتەرگەریەکە سەرکەوتوو بوو، ئەوان کاتێک کە چاک بوو و ئامادە بوو جارێکی تر بچێتەوە ناو یاریگا، جارێکی تر لایەنی دەرونی ڕۆناڵدۆ تێکشکا بەهۆی مردنی باوکیەوە.
زۆر خەمبار بوو چونکە بچووترین منداڵی خێزانەکە بوو و لە هەمویان پەرێشانتر بوو. لە دوای مردنی باوکی ڕۆناڵدۆ بوو بە سەرپەرشتیاری خێزانەکەی و هەر ئەو خەرجیانی دەکێشا. دایکیشی دەستی کرد بە کارکردن لە ماڵان و لە چێشخانەکاندا. لەبەر ئەوەی ڕۆناڵدۆ بەردەوام بوو لە یاریکردن، ئێستا ڕۆناڵدۆ ژیانی دایکی باشتر کردووە و لە باشترین شوێن دایک ناوە. دواتر ڕۆناڵدۆ لە جێگەیەکی باشتر ڕاهێنانی کرد لە تەمەنی 17 ساڵیدا بوو بە یەکەی لە باشترین یاریزانەکانی وڵاتەکەی و ڕاگەیاندەکان گرنگی زۆریان پێدەدا چونکە زۆر باش یاری دەکرد. لە پاییزی ساڵی 2003دا کاتێک تەمەنی 18 ساڵ بوو یانەی مانچستەر یونایتدی ئینگلیزی چاویان پێکەوت و بە 17 میلیۆن دۆلاری ئەمریکی داوایان کرد. لەو کاتەوە سوێیانەی مانچستەر یونایتد لە ئینگلتەرا و لە میانە بەناو بانگە یاری دەکرد. بەم شێوەیەش بوو بە ملیۆنێر. تا ئەو کاتە ئەمە گەورەترین گۆڕانکاری بوو لە ژیانیدا کە کردێ باشترین یاریزانی مێژوو. لەو کاتەوە هەرگیز سەیری دوای خۆی نەدەکرد و دایکیشی ناچار نەبوو لە ماڵاندا کار بکات. پێشتر درێسی ژمارە 18 هەبوو، بەڵام مانچستەر یونایتد درێسێکی بە ژمارە 7 پێدا. لەو کاتەوە زانیتی کە دەبێت ببێتە باشترین یاریزانی تۆپی پێ لە جیهاندا. دوای هاتنی بۆ مانچستەر یەکەم سەرکەوتنی تۆمار کرد بە برنەوەی نازناوی باشترین یاریزانی خولی ئینگلیزی و برنەوەی جامی جیهانی فیفا. پاشان لە ساڵی 2009دا چووە یانەی ڕیال مەدریدی ئیسپانی بە بڕی 132 میلیۆن دۆلاری ئەمریکی. ئەمە گەورەترین گواستنەوە بوو لە مێژووی تۆپی پێدا کە تێیدا ڕیال مەدرید بەڵێنامەیەکی لەگەڵ ڕۆناڵدۆ ئیمزا کرد لە ساڵی 2009 تا ساڵی 2015. لەو کاتەوە لە ڕیال مەدرید بوو. ناوبانگی ڕۆناڵدۆ تا دەهات زیاتر دەبوو و 500 زامی بردۆتەوە، لەوانەش دوانیان نازناوی خولی ئیسپانی و سوار زامی باشترین یاریزان. دواتریش لە ساڵی 2018دا لەلایەن یانەی یوڤانتوسی ئیتاڵیەوە داواکرا بە بەرامبەر بە 1 میلیۆن پاوەند. ئەمەش گەورەترین گواستنەوەی ڕۆناڵدۆیە لە ماوەی 30 ساڵدا، بەڵام بەداخەوە ڕیال مەدرید هیچ پێزانینێکی بۆی نەبوو. لە کۆتاییشدا یانەکە هیچ دیاریەکی پێشکەش نەکرد سەرەڕای بردنەوەی چەندین یاری. ئێستاش دووەمین یاریزانە کە زۆرترین نرخ دراوە بۆ کڕینی و تاکە یاریزانی شەکە پێنج نازناوی لە خولی پاڵەوانانی ئەوروپادا بردۆتەوە. ئەمە ژیاننامە یەکێک لە باشترین یاریزانەکانی تۆپی پێیە کە سامانێکی یەکجار زۆری بەهۆی تۆپی پێوە بەدەستهێناوە کە دەگاتە 406 میلیۆن دۆلار و کاتێکە کۆمپانیای پێپسی پێشنیاری 20 میلیۆن دۆلاری بۆ کرد تا ببێتە باڵوێزی بازرگانی کۆمپانیاکە. ڕۆناڵدۆ ڕاستەوخۆ داواکەی ڕەت کردەوە چونکە کۆمپانیای پێپسی داهات بۆ یەهودیەکان تەرخان دەکات دژی شۆڕژگێرە فەڵەستینیەکان. هەمومان ئەوە دەزانین کە کریستیانۆ ڕۆناڵدۆ ژیانێکی زۆر خانەدانە دەژی، بەڵام زانیارێکی تر هەیە کە تووشی سەرسوڕمانت دەکات. ئەویش ئەوەیە کە کریستیانۆ یەکەمین یاریزانی خێرخوازە لە جیهاندا و خانەیەکی بێسەرپەرشتانی هەیە بە ناوی خۆیەوە کە خۆی بەرپرسە لە سەرپەرشتیکردنی و دابینکردنی خەرجیەکانی و لە ساڵی 2012دا پێڵاوە ئاڵتونەکەی فرۆش بە 734,000 دۆلار و لە میسریش قوتابخانەیەکی دروست کرد. تا ئێستاش کریستیانۆ ڕۆناڵدۆ جگەرە ناکێشێت. بە کورتی ئەمە چیرۆکی ژیانی ڕۆناڵدۆیە. لە کۆمنتەکاندا پێمان بڵێن ئایا ژیانی ڕۆناڵدۆ سەرنجی ڕاکێشایت؟ يا إلهي على الكرة الأخيرة، على المرتدة، على الانطلاقة، على اللمسة، على إسكوب، على التمريرة نحو كريستيانو خطيرة لريال مدريد. 1 على 1. رونالدو مر يلعب كرة بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان. ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە هەڵاک بکەن و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.